سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش وەک دەزانن ئەمڕۆ 33 ساڵ تێدەپەڕێت بەسەر ڕاپەڕی نەمەزنەکەی گەلی کوردە کە لە دوای چەندین ساڵ زوڵم و زۆرداری لە دژی ڕژەمی بەعەز ڕاپەڕینیان ئەنجامدا. بۆ ئەمە بەستەڕای هاوڵاتیان وەرەگرین بزانین چیا دەوەریەکیان لەگەڵ ئەو یادەدا هەیە. لەگەڵمان بن. هي یادەوەری ئەوەم هەیە پیاوەکەم لە سعودی ئەسیر بوو مناڵێکم هەبوو چوومەوە بۆ ماڵی باوکم وتم با دەزەم ڕژێمانە نەکەوم براکەم وتی ئەوە چیە دەترسی وتی ئەم شەو لە کەرکووک و لە بەغا و لە هەموو شوێنێک بە دەریانەکەین دڵی زۆر زۆر خۆشکردم بەس نەماوە خوعافیکە چای مناڵەکانی ماز دەکەم لێرەوە سڵاو ڕێزم بۆیان هەیە. بێگومان ڕاپەڕین ئەنجامی ئەو هەموو جەور و ستەم و زوڵمانە بوو کەوا ڕژێمی بەعەس لە گەلەکەمانی کرد. ئاشکرایە کە هەموو زوڵم و ستەمێک یعنی پەرچەکردداری هەیە. کوردیش بە درێژایی مێژوو زوڵمی بینیوە هەر بۆیە لە دەرفەتی ئەگەڕاکە مافەکانی خۆی وەرگێتەوە. ئەوەی منش بەبیرم بێ ڕاپەڕین بەڕاستی دەستکەوتێکی زۆر زۆر گەورە بوو کەوا بە یەک دەنگ بە یەک دەست میلەتەکەمان لە کاتی دیاریکراوە ڕاپەڕی و دژی دەستگا سەرکوتکارەکانی ڕژەمی بەعەس هەستا. ئەوە بوو لە فترەیەکی زەمەنی کورتە توانی ئەو دام و دەستگا سەرکوتکارانە بە لە کونفەیەکوونێکە ڕاماڵێت و گەلەکەمان بە سەربەستی و ئازادی شاد بکات. مەعموور بەدالە بووم لە چەمچەماڵ پێ خۆشحاڵ بووم بە یادی ڕاپەڕین و ئامان. یادگاری و چی لەگەڵ ڕاپەڕین؟ ئەگەر بگەڕێمەوە بۆ خاتە ئەگەر بتوانم بەس ناگەڕێمەوە. وەڵا هەڵوێستم ئینشەڵا هەڵوێستم هەر ئەوەیە کوردستان ئینشەڵا بەرەو خۆشی بڕوا و ئەو خەڵکای ئیسراحەت بکا و کابراوتی ئەیتر ئاوە. واللهی لەگەڵ خەسووم یادی بەخێر هەر دڵنەواییم دەدایەوە بۆ خۆم دڵم دەکوڵی دوو کوڕی لە سعودێ بێ سەر و شوێن کران مێردی تۆ بوو یەکیان پیاوەکەم بۆ یەکیان براکەی بوو من بۆ خۆم دڵم دەکوڵا منداڵێکیشم هەبوو محەممەدی کوڕم چاوی ماز دەکەم لێرەوە زۆر بە بێمرادی بەخێوم کرد چووکە هەر بوو لە دایک باوکی بێ سەر و شوێن کرا 7 دانە مانگ لە دوایە من ڕۆشتم بۆ ڕانێ خەسووم بۆ من دەگیریا منیش بۆوی دەگیریام ئەمە ئەها جەرگ چۆنە باوەڕم پێ دەکرد کە خۆم جەرگم هەیە ویژ چیەکە دوو جەرگیشی بێسەر و شوێن کران زۆر زۆر ناخۆش بوو بەس کە یادی ڕاپەڕین دەستی پێکرد هەمومان بیرچەوە زۆر خۆش بوو خەڵکی لای ڕانێشم وەڵڵی هەستم زۆر زۆر خۆشە زۆر زۆر یعنی نازانی بڵێ چی ئەوە نەخۆش بوو دەمانگوت تازە تەوا مردن نەماوە یعنی لە خۆشیان نەمان دەزانی چی بکەین زۆر زۆر خۆش بوو زۆر زۆر. ئەی تۆکو ئافرەتێک ڕۆڵی ئافرەت لەو کاتەیە چی بوو چۆن بوو؟ سوێن بەخوای ئەو کوڕم بەبەرەوە نەبوویایە سیلاحم دەست دەدایە شان بەشانی براکەم دەڕۆشتم بۆ ئەو جەلادانە چووکە زۆر زوخایان کرد بە دڵما ئەو برایەمیان بە برینداری گرت 7 دانە مانگ بێ سەر و شوێنیان کرد ئەو باوکەم هەتا ئێوارە دەگیرە لە بەردەمی ئەو سجنە نەیدەیەژ نەماوە نەمردۆ بە برینداری گرتیان ئێستاژ باوکم خۆعافیکە لە ژیاندا نەماوە خوا لێی خۆش بێ ئیتر زۆر زۆر ناخۆش بوو بەس کە ڕاپەڕین دەستی پێکرد خەڵک زۆر ورەی بەرز بوو خۆش بوو جەلادەکان گۆڕ بە گۆڕ بن نەمان زۆر خۆش بوو. ئەی ئێستا ساڵانە کە ئەو یادە ئەکرێتەوە هەستە چۆنە؟ هەستم زۆر زۆر خۆشە زۆر زۆر جاری وایە هەڵێ ها خۆزگەم بەو ڕۆژێک کە کوردستان ڕزگاری بوو زۆر زۆر خۆش بوو زۆر زۆر یادێکی لەبیر نەکراوە ئەو ڕۆژە یعنی کەس تەسەوری ئەوەی نەدەکرد ئەو ڕۆژە ڕووبدا شکر ڕوویدا لە خوا بە زیاد بێ. دیارە ئەمە ئەو کاتانە گەنج بووین بەڕاستی حماسێکی زۆر زۆر گەورەمان بوو لە ڕێزەکانی باڵێن شۆڕشە ینی لە ڕێخستنگانە ئیشمانە کرد بە حماسێکی زۆر زۆر گەورەوە دەستماندا چاک ڕۆیشتی شان مەشانی برا پێشمەرگانمان دژی ئەو دام و دەستگایانە احتیادی ئەمە بۆ مێژوو ئێڵێن ڕاپەڕین و جێدەستمان دیار بووە. ئەگەر ئێستا بگەڕێنەوە بە ئەو سەردەما هەمان شتەکەی توانێ؟ من هەتا ئەو ڕۆژەی ئەمرم
بەدڵ بە خوێن بە گیان فیدای کورد و کوردستانم من کەسی زۆر نەتەوەیم و خەڵکیش من ئەناسێت. بە بڕای من ئەو ڕۆژە ڕۆژێکی مێژووی گەلی کوردستانە لەو ڕۆژە پیرۆستر و لەو ڕۆژەش کۆتارتر من بۆ گەلی کوردستان نبینم مەگەر لە شۆڕشی مەزنی ئەیلول و شۆژەکانی ڕابردووانە بێ لە 5 سینەوە و یەک ئەو ڕۆژە بوو کە گەلی کورد لە ژێردەستەیی ڕژێمی بەعزدا خۆیان ڕزگار کرد بەڕاستی ئەو ڕۆژە ڕۆژێکە کە هەرگیزە بێ گەلی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان ئەو ڕۆژە لە یاد نەکەن چونکە ئەو ڕۆژە گەلی کورد بە درێژایی مێژوو لەژێر دەستی ستەم و زۆڵم و زۆرداریە خۆی ڕزگار کرد و خۆی ڕزگار کرد لەوەی کە ئیتر جارێکی تر چیمیاباران نەکرێنەوە خۆی ڕزگار کرد لەوەی کە جارێکی تر زیندە بە چاڵ نەکرێنەوە خۆی ڕزگار کرد لەوەی کە ئیتر جارێکی تر لە زیندانەکانە نینۆکیان دەرنێتەوە هەڵ نەواسرێن لە کارەبانە درێن بۆیە ئەو ڕۆژە لە لای ئەمە ڕۆژێکی زۆر پیرۆزە پێویستە هەموو گەلی کورد ئەو ڕۆژە بە ڕۆژێکی شکۆمەند و ڕۆژێکی مێژووی لە قەڵەم با و یاد بکرێتەوە ئەو ڕۆژە لە هەموو دام و دەستگاکانی حکوومەتە بە شێوازێکی کوردانە کللتوریانە بۆ ئەوەی بۆ نەوەکانی داهاتوش بتوانن ئەو ڕۆژە لە یاد نەکەن و بتوانن ئەو ڕۆژە بە ڕۆژێکی مێژووی گەلی کوردستان لە قەڵەم بدرێت. لە ساڵ ڕۆژی ڕاپەڕیندا کە ڕاپەڕین لە دەواازەی ڕانیەوە دەستی پێکرد کورد هەمووی بە یەک دەنگ بە یەک هەڵوێستی دەستیاندایە ڕاپەڕین و سەرەتا شاری دەواازەی ڕاپەڕین ئازاد کرا و دواتر سپارەیستان بۆ شاری سلێمانی و بازیان و بەرەو کەرکووک ڕۆشت. هیوادارین ئەم ڕاپەڕینە مەزنەی کە کرابوو هەروە بە گەرموگوڕی بمێنێتەوە کورها بە یەکگرتووی بمێنێتەوە بۆ ئەوەی ئەو هێز و توانایی هەمان بۆ لە ڕابردوودا لە داهاتووژە هەر بۆ شێوەیە بین ئینشاءالله. دەستکەوتەکانی ڕاپەڕین لەلای من یەکەم شت ئەوەیە کە مەسەڵەن گەلی کورد ئازاد بووە بەشێک لە ژیانی مرۆڤەوەیە کە ئازاد بی بۆیە ئازادی بەڕای من گەورەترین بەهرەیە کە خوددا پێداوی و جارێکی تریش ئەگەر ژێردەستە بیت و ئازادبی یەکێک لەوانە دەستکەوتی ڕاپەڕین ئازادیە. لەو کاتانەدا کە ڕاپەڕین دەستی پێکرێمە تەمەنێکی سەرەتای گەنجێتیمان بوو بەس سپاس بخوا توانیمان بەشداری و ڕاپەڕینە بکەین ئێمە ئەو سەردەمە لە نەحەی پیرەمەگوندا دەنیشتین وەکو جەماوەری و سنوورە پەلاماریا و دام و دەستگانی حکوومەتی بەحسماندا و توانیمان پێشەوەی یەزی پێشمەرگە بگاتە ناو پیرەمەگرون کۆنتڕۆڵی سنوورەکەی بکەین. من ئەو ڕۆژەی کە لە 5 سێ لە ڕانیە ڕاپەڕین دەستی پێکرد لە 7 سێ من بۆ خۆم لە بیرمە مناڵێک بووم کە مەسەلەن تەمەنم ئەچووە 14 ساڵ بەشداری ڕاپەڕینم کردووە بەڵام بە چاک نە بە قەرەباڵغی بە وتافلێدان بەشداری ڕاپەڕینم کردووە لە وەردوگای عربەت ئەو کاتێ ئێمە ماڵمان لێ بۆ حەقیقەتەکەی ئەوەیە زۆر شت هەیە کە باس کرێ بەڵام درێژن بەڵام ئەوەی کە لە لای من زۆر گرنگ بوو ئەوە بوو ئێمە چوینە مەعسکەرێکەوە کە لە تەنیشتی عربەت لە بینی بێسانسور و عربەت بوو لە بیرمە یەکێک لە جوندەکان بە بریناری جێما بوو کە جێما بوو ڕاستی و حەقیقەتەکەی ئەوەیە کە بەڕاستی ئەو خەڵکەم بینی من ترسام مناڵ بم چونچێکم ترسام لەوەی کە خوا نەخواستە خەڵکەکە بیکوژن ترسام لەوەی کە ئەمە شتێکی لێ بکەن بەڵام ئەو خەڵکەی کە لەوێ ڕاپەڕی بوون ئەو خەڵکەی کە مەسەلەن دام و دەستگاکانی حکوومەتی عێراقییان ڕاماڵە کرد هەر ئەو خەڵکە ئەو جوندیان بردیان بۆ نەخۆشخانە لە نەخۆشخانە تیماریان کرد لە بیرمە پیاوێک لە ماڵی خۆی یەشتەوە تا کەس و کارەکەی هات بۆ ئەو جوانترین نمونەی ڕاپەڕینە لای من. هەمان ڕاپەڕین بدروست ببێتەوە ئەم جارە ئەو کاتە مناڵ بووم بەڵام ئەم جارە بەجان و بەڕۆح و بە خوێن دیفاع لەو ڕاپەڕینەکەم وە جارێکی تریش قوربانی بۆدە. ئەوانەی کە دەڵێن ڕاپەڕین شتێکی خراپ بوو خەڵکانێکی نەیاری کوردن دژی ئەزمموی گەلەکەمانن خۆشی و ناخۆشی ئەو سەردەمان نەبینیوە کە ئێمە ئەنفال کراوین چیماباران کراوین بە هەزاران کەسمان لێ شەید کراوە لە پێناو ئەو ڕاپەڕینە چەندان جار پلان و پیلانجێڕیمان لێکراوە سپاس بۆخوا کە ئەو ڕاپەڕینە بوو کورد ئازاد بووە ئێستا خەڵکێک دژی ئەو دەستکەوتەیە دژی ئەو بەرهەمەیە کە هاتوێتە دی بۆیە دەڵێن ڕاپەڕین شتێکی خراپ بۆ پەشیمانی. دەستکەوتەکانی ڕاپەڕین لای تۆ چییە؟ بەڵا دەستکەوتەکانی ڕاپەڕینەوەیە کە ئێمە ئێستا
گەشتوینە حکوومەتی خۆمان پەرلەمانمان هەیە حکوومەتمان هەیە بۆ خۆمان دەتوانین ژیانی خۆمان ئاسوودە بین بەس ڕاپەڕینەکە بووە کە ئێستا ئێمە بە ئازادانە دەژین لێرە. بینەرانی ئازیز و خۆشەویست جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان کە تایبەت بوو بە ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد هەتا بێگەشتنەوەیکی ترمان بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.